بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم کەوا لە ئەڵقەی تری بەرنامەی پەرژێن جارێکتر بەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەم بۆ ئەم ئەڵقەی ئەم بەرنامەیە پێم خۆشە هەروەکو بڕیارماندا بۆ قسە لەسەر ژانی ڕۆمان بکەین ئەم چەند ئەڵقەیە پێم خۆشە درێژە بین بە باس لەبارەی ڕۆمان و پێکهاتەکانی ڕەگەزەکانی و ئەو میکانیزمانی کەوا ڕۆمانی پێ نووسرێ لە ڕووی تەکنیکیەوە زیاتر لە ڕووی تیۆریەوە باس لە ڕۆمان بکەین ئەم ئەڵقەیە بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک دکتۆر یادگار شارەزووری مامۆستا لە زانکۆی سەلاحەدین و پسپۆر لە بواری گێڕانەوە خوازی و ڕخنەی هاوچەرخ بەخێربەی کاک دکتۆر. زۆر سپاس دەست خۆش بێت. کاک دکتۆر پێم خۆشە باسێک لە ڕۆمان بکەین لەم سەردەمایە ڕۆمانی هاوچەرخ کەوا بۆتە ژانری یەکەمی ئەدەب و ڕەخنە ئێستا و پێشتر ئێمە زانین شعر ژانری یەکەم بوو هەر لە سەرەتاوە کۆمەڵگاکان کە دەستیان کرد بە چالاکی ئەدەبی بە شعر دەستیان پێ کرد ئەوە لەوانەیە زۆر ڕەهەندی هەبێ زۆر هۆکاری هەبێ کە ئەڵێن شعر پەیوەندی بە عاتیفە و بە خەیاڵەوە هەیە پەیوەندی بەو ڕەگەزانەوە هەیە کە هەر لەگەڵ سروشتی مرۆڤ لەدایک ئەبن یعنی مرۆڤ هەر کاتێک کە لەدایک ئەبێ هەسۆز و هەڵچوونەکانی لەگەڵ یا لەدایک ئەبێ و وەکو مرۆڤ کۆمەڵگا سەرەتاییەکانیش لەبەرەوەی وەکوڵە کاریگەری ئەو سۆزە سەرەتایی و سروشتی مرۆڤبوونیان لەسەر بووە زۆرتر بە شعر دەستیان پێ کردووە بەڵام کاتێک کە ئەبینین ژیانی هاوچەرخ دەستپێکە بە هاتنی مۆدێرنە و گۆڕانکاری لە بوارە جیاوازەکانی ژیانە شعر وردە وردە ئەو پێگەی خۆی لە دەستدا ژانری ڕۆمان کە پێشتر لە چیرۆک و لە حیکایەت و گێڕانەوە سەرەتاییەکانە خۆی ئەنواند وردە وردە فۆرمەلە بوو خۆی گرت لە ژانری ڕۆمانە چیرۆکێکی درێژ ئەمە تا دواتر وای لێهات بوو بە ژانری یەکەمی ئەدەب لە جیهانە پێم خۆشە لەسەر ئەو هۆکارانە بوەستین کە وای کردووە لەم سەردەمەی ئێستەمانە ڕۆمان ببێتە ژانری یەکەم شعر پاشەکشەیەکی زۆر بکە لە بواری ئەدەب و حتا لە ڕەخنەشە ڕەخنەگران ئێستا ئەوەندەی نەزدەریەکانیان تیۆریەکانیان بۆ ڕۆمان و بۆ ژانری گێڕانەوە پەرەپێدەن ئەوەندە بۆ شعر نایکەن ئەجا ئەوە لەوانەیە مەسەلەن کاریگەری ژیانی هاوچەرخ تەکنەلۆجیا بێ لەوانەیە پێشکەوتنی کۆمەڵگاکان بێ و نزوجی عەقڵی بێ کە ئێمە ئەزانین ڕۆمان زۆرتر بەهۆی ئەوەی کە لەسەر پەخشان حساب ئەکرێ هەرچەند ئێستا ئەو جۆرە دابەشبوونە لە ناو ژانرە ئەدەبیەکانە کاڵ بۆتەوە بەڵام لەوانەیە جۆرێک لە لۆژیک لە عەقڵ لە ناو ڕۆمانە حزوری هەبێ کە لە ناو شعران نەبێ لەوانەیە پەیوەندی بە وەکو ئەڵێ کولتوری کۆمەڵگاکانەوە هەبێ کە حەزیان لە خوێندنەوەی ئەو جۆرە بەرهەمانەیە ئەنجا پێم خۆشە جەنابەت تیشکێک بخێتە سەر ئەو هۆکارانەوە ئایا هاوڕاشی لەگەڵ ماکەوەی ڕۆمان ژانری یەکەم و شعر ئێستا پاشەکشی کردووە بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو لە جەنابەت سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام و بە تایبەتی تر بینەرانی ئەم بەرنامەیە ئەوە ڕاستێکی حاشا هەڵنەگرە کە ئێستا ڕۆمان بۆتە ژانری یەکەم بەڵام ئەوە بەواتای ئەوە نایەت کە شعر مردی بێت مەرگی ڕاگەیان دبێت یان بە تەواوەتی کەوتبێتە پەراوێزەوە بەڵکو شعر هەر ئامادەی خۆی هەیە لە ئاستی تایبەتە ئامادەیەکەی بۆتە ئامادەی جۆری ئێستا بۆتە ئامادەی جۆری بۆ دەبینین یعنی کۆمەڵە دەنگێکی شعری کۆمەڵە تێکستێک هەر توانیویانە بە تایبەتی لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکانە و لە کۆمەڵگا ڕۆژاوایەکانیشە تا ڕادەیەک بۆچی ڕۆمان پێشەکەوێ بۆچی شعر پاشەکشەیەەکە ئەوە بابەتێکی زۆر هەستیار و پەیوەندی بە بوارە کللتوریەکەەوە هەیە پەیوەندی بە بواری ژیار و شارستانێتیوە هەیە تۆ تەماشا بکەی خۆت ئاماژەیەکە پێداد کە وتە شعر لە کۆمەلگا سەرەتاییەکانە و سۆز و عاتیفە و طبعا شعر هەر بەتەنیا هەڵچوون و سۆز و ئەو بابەتانە نیە بەڵکو معریفیشی لەگەڵایە بۆ بەڵگەی کە هەر لە کۆنەوە لە شعری یۆنانیەوە کراوەتە ئامڕازە لە ئامرازەکانی فێربوون بە ناوی شعری تعلیمیەوە و لە هەموو کۆمەلگاکان و کولتورەکانە بەکار هاتووە لە ئەدەبی عەرەبیە تەماشاکەی بابەتە زمانەوانیەکان
لە ڕێگەی شعرە و وەزن و قافیەوە پەخشکراوە و لە کوردیشا ئێمە خۆمان زانین کە منداڵ فێری خوێنەواری ئەبوو لە حجرەکانە کە تاکە سەرچاوی خوێندن بوو لە ئەحمەدیۆ دەستی پێ کرد کە شعرە لەبەرەوە بەس بەتەنیا بریتی نییە لە سۆز و هەڵچوون ئەگەر سۆز و هەڵچوون بێ بەتەنیا ئەوە لەگەڵ سۆز و هەڵچوون دەگەڵ دامرکانەوەی ئەوش دامرکایەوە بەڵکو بەڵێ بەشێکی زۆری سۆزە کەرەستەی سەرەکیەتی دەم خۆش لەگەڵ بابەتە معریفەکەیە ئەو کۆمەلگانەی کە سەرەتایی یاخوژیانیان سادەیە شعر زیاتر لەگەڵیانە ئەگونجێت زیاتر بە تەنگ خەمەکانیانەوەیە لەبەرەوەی کەراستەکانی ئاسانترە پێویستی بە دام و دەستگان نییە ڕۆمان بوارێکی فراوانە ئاڵۆزە پێویستی بە ئامرازەکان و پێکێنەرەکانی هەر لە با بڵین دروستکردنی کەسایەتی نووسەر و ڕۆشنبیری نووسەر پێویستی بە دام و دەستگا هەیە پێویستی بە خوێندنەوەی زۆر هەیە پێویستی بەبوونی کتێبخانە هەیە پێویستی بەبوونی چاپخانە هەیە پێویستی بەبوونی دام و دەستگا هەیە و کاری لەسەر بکرێت دیسانە لە بوارە ڕخنەیەەکە کاری لەسەر بکرێتەوە بە هەماشەوە بەڵام شعر بە نووسینیش نەبێت بەزارێکی ئەوترێت بە زارێکیش پارێزگاری لێ ئەکرێت و هەموو ئەدەبی گەلانی پێشوو شعرەکانیان لە ڕێگەی لەبەرکردن لە ڕێگەی زارەوە زار بەزار پارێزراوە هەرچەند جیاوازیەکە بوو بێت ئەو کاتی کە کۆمەلگاکان پێشەکەون ئەبنە کۆمەلگایەکی شارستانی دام و دەستگایان فراوانە بێ ئەو کاتە ژانری ئادەبی دێتە ئاراوە کە لەگەڵ ئەو پێداویستانیا بگونجێت ئێستا ئێمە خۆ دەزانیت لە قسەکردن لەسەر تیۆری ڕۆمانە و هۆکاری سەرهەڵدانی ژانری ڕۆمانیا خود ڕەگەزی ڕۆمان یەکێک لە تیۆرە سەرەکیەکان دەڵێن ڕۆمان زیاتر پەیوەستە بە ئەو کۆمەلگانی کە ئەبنە خاوەنی شارستانی ئەبنە خاوەنی دام و دەستگا کولتورەکان پێشەکەوێ و دەوڵەتەکان پەل ئەهاوێژێت یەکێک لە تیۆریە سەرەکیەکانی سەرهەڵدانی ڕۆمان ئەو تیۆریەیە کە دەڵێت سەرتاکەی و سەرچاوەکەی بۆ هونەری مەقاماتی عەرەبیە گەڕێتەوە بۆ نمونە سەرڤانتس کە دۆن کیخۆتە ئەنووسێت ئەو ڕۆمان باڵێن ڕۆمان یاخود چیرۆکە درێژە کە گۆڕانکاری گەورەی لە ئەدەب و لە هەزر و لە دنیابینی ئەوروپیا دروست کردو و سەردەمێکی یەکلاکەرەوەی بوو لە سەردەمی سوارچاکیەوە بۆ سەردەمی هاوچەرخ و ڕۆمانتیکی و دواتریش بۆ سەردەمی با بڵێن تەنویر ڕووناکبینی ڕۆشنگەری دەمخۆش لەو ڕۆمانەوە دەست پێکات لە ڕۆمانەکەی سەرڤنتسەوە سەرڤنتس بۆچی ئەڵێن کاریگەر بووە بە مەقامی عەرەبی و لەبەرەوەی خۆی ساڵێک بە دیلی لە ناو وڵاتێکی وەک جەزائیران نیشتەجێ بووە کاریگەری بۆ بە ئەدەبی عەرەبی لەو کاتەشا هونەری مەقامە سەرزارەکی لە کۆڕ و کۆبنەوە و تەنانەت لە ناو سەکوی مزگەوتەکانیش ئەخوێنرا ئەوترایەوە ئەسران و دوای ئەسران لەبەر ئەوە ئەی بۆچی هونەری مەقامە یان فەنی مەقامە دوایش مەنامە لە ئەدەبی عەرەبی سەری هەڵدا لەبەرەوەی کۆمەلگای عەرەبی دواتر توانین بڵین کۆمەلگای ئیسلامی فراوان بوو لە کۆمەلگایەکی با بڵین بیابان نشینی کۆچەریەوە بوونە کۆمەلگایەکی نیشتەجێ خاوەن شاری گەورە و خاوەن دام و دەستگای گەورە دام و دەستگای زۆر گەورە دام و دەستگای چاپەمەنی دام و دەستگای کللتوری دام و دەستگای بڵاوکردنەوە یعنی خۆتەزانی چالاکی نووسین و خوێندنەوە هێندە بەربڵاو بوو تا ئێستاش لە جیهانە ڕقەمێکی قورسە و حسابی بۆ دەکرێت تا ئێستاش کە ئەو کاتە دەستنووس بوو خۆمان دەزانین چیرۆکی داگیرکردنی بەغداد لەلایەنی مەغۆلەکانەوە و ئەو کاولکاری کردیان بەرامبەر کتێبخانەی شارستانی ئیسلامی لەو کاتەیە و تەنانەت کاری پێشکەوتنی بواری داهێنان و نووسین لە ئاستێکا بۆ خەستەخانەکانیش کتێبخانەی گەورەیتیا بوو بۆ نەخۆشەکان خەستەخانە نەوەکو شوێنە گشتەکانی وەکو زانکۆکان و مزگەوتەکان و قوتابخانەکان تەنانە نەخۆشخانەکانیش لەبەر ئەوە بەشێک بوو لە پێویستی کۆمەلگایەکی شارستانی کە ئەگەر بێت و شارستانی ئیسلامی تەمەنی درێژتر بووایە و بەردەوام بووایە لەو توانایە و لەو گەشە سندویە ئەو مەخفەن المەقامات یاخود هونەری مەقامەیە پێش ئەکەوت و هونەرێکی تر لەوانەیە ڕۆمانیان ناوێکی تری لێ بنرایە کۆمەلگای ئەوروپی بە زۆر شت کاریگەر بوو بە کەلتوری ئیسلامیەوە لە ئەندەلوسەوە و لە سەقەلیە و لە ئەوانە
لە بواری فکرەوە لە بواری زانستی پەتیەوە لە بواری ئەدەبیشۆ بە هەماشەوە بەڵام کە ئەوروپاش لە پاش ڕێنیسانس و پێشتر پاش شۆڕشی پیشەسازی دوای ڕێنسانس و دوای ڕۆشنگەری و مۆدیێرنێتە ئاراوە و کۆمەلگاکان و شارە گەورەکان دروست دەبێت ئەبێتە بەشێک لە پێداویستی شۆڕشی فەڕەنسی کە ڕوئەدات شەعر دەرەقەتی ئەو ژانە گەورە و ئەو پێکهاتە و پێشهاتە گەورانە نایەت لەبەرەوە ڕۆمان دەبێتە زمان حاڵ هەم لەبەر ئەوەی لە ناو چینی مامناوەندا چینی بۆرژوازە ڕۆمان گەشەکردنی چینی بۆرژوازی هۆکارێکە بۆ سەر هەڵدانی ڕۆمان یا بۆ پێشکەوتنی ڕۆمانەکە بۆ لەبەر دوو هۆکار هۆکارێکیان ئەوەیە کە ڕۆمان نووسەکان خۆیان لەو چینەی خوارەوە بوون لە چینی خانەدان و بربژێرەکان نەبوون و دووەمیش لەو کاتەیە وەکو ئێستا نەبوو هەر بزاڤە و کەناڵێکی ڕاگەیاندنی خۆی هەبێشتێ بێنێ تاکە ڕاگەیاندن ئەدەب بوو لەبەر ئەوە وەکو کایەکی نوێ وەکو بوارێکی نوێ وەکو زمان حاڵێکی تازە و وەکو بابەتێکی فراوان تۆ شۆڕشێک بکەی بەرامبەر سیستەمێکی پاشایەتی تەمەن 1000 ساڵ مەبەستمۆنی بڵم سیستەمی پاشایەتی فەڕەنسا هی لیویسی چواردەکە شانزەوانە لیویسی شانزەکە کۆدا تاکە و شۆڕشەکە بەسەراکرا تەمەن 1000 ساڵ بووە سیستەمی پاشایەتی بە وەکو مرۆڤایەتی هەر مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی پادشایەتی بووە سەرڕای ئەوەی کە هەندێک جار سیستەمی نوێ هاتوو بەڵام کۆمەلگای مرۆڤایەتی تەقبولی نەکردو ئێستا بۆ نمونە لە ئیسلامدا پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دێت و دوای خۆی جێنشین دیاری ناکات بۆی کۆمەلگا خۆی جێنشین بە خۆی دیاری بکە جۆری حکمڕانی دیاری کا چەشکێن بێت نەوە زاین نەبێت بە ویراسە و تەوریس نەبێت و ئەبوبەکر هەرواکە عومەر وا دەکات عوسمان وا دەکات هەتا دوای ئیمامی عەلی و دوات کە بەڵام دوای سەرەکەی کۆمەلگاکە عەقڵەتی کۆمەلگا و بەتایبەتی ئەو چینەی کە لە ڕووی سەربازی و سیاسی و باڵادەستیانە ئەیگەڕێنەوە بۆ بارە پاشانشینەکە بۆی ئەوەی شۆڕشی فەڕەنسی شتێکی زۆر مەزن بووە لە مێژووە لەو کاتەیە تۆ بێ سیستەمێکی پادشایەتی لە ڕێگە و هەڵبکێشیت ئەوە شەعر دەرەقەتی ئەوە نایە و ئەو چینەی خوارەوەش نەیانتوانیوە یعنی هەرەوە نیە بڵێ وەڵا شەعر مقەسیر بۆ بێتوانە بووە ئەو چینەی کە ئەو شۆڕشیان کردو ئەو چینە پراوێزخراوەکە بوون لەبەر خوێندەواری ڕۆشنبیری لە دەستی کیا بووە لە دەستی چینە باڵادەستەکەی هەر شعریش لەو کاتەیە شعری چینی باڵا بووە بۆ چکە خوێنەواری لە ئەوان بووە چینەکەی تر هەمووی لە کێڵگەیە بە کرێگرتەیی یان بە نیوەیی ئیشیان کردووە پارەی ئەوەیان نەبوو مناڵ بنێرنە بەرخوێندن و توانای ئەوەیان نەبووە بۆیە هوەری ئەو کاتە ئەوەی کە پێوترسا مەزەبی کلاسیکی ڕێبازی کلاسیکی تەنانەت هوەرە تەشکیلیەکە شعر ئەدەب هەمووی وەرگەڵ زەوقی ئەوانان نووسراوە بۆ ئەوان نووسراوە تۆ تەماشای وێنەکان کە کۆشکە گەشتی ئەمیرە گەشتی شازادەیە بۆ هەتا زمانی شعریش لەو کاتە زمانێکی جیاواز بووە یەکەم وتمان شعر دەرەقەتی ئەو گەڕانکاری گەورە نایە چکە زمانێکی پوخت و چڕە دووەمیش ئەو چینەل و ئاستیانە بوون بتوان بۆ زمانە بنووسن ڕۆمان وکو سەرەتایەک زمانەکەی نزیکە وکو تەماشایەکەی لە زمانی قسەکردنی ڕۆژانەوە و بابەتەکانیش فرن ئەوە هۆکارێ بوو لەو هۆکارانەی کە وای کرد و پاشانیش ئێدوار سەعید تیوێرێکی تر ئیزافەکات بێژگەل لە بابەتی ئەوەی کە باسمان کرد چینی بۆرژوازی بابەتی کۆلۆنیالیزمی ڕۆژ ئاواییش ڕۆمانی کردە ئامرازی دەستی بۆ داگیرکردن و باڵادەستی بەسەر نەتەوەکانی ترا یعنی ئێدوار سەعید لە الثقافة الإمبريالية دواتری پێشتریش لە ئیستیشراقا زۆر بە وردی ئەو ڕۆمانانە ئەهێنێت ئەڵێ ئەو ڕۆمانانە پەیامی ئەو ڕۆمانانە لێک بدەرەوە لەگەڵ پەیامی کۆلۆنیالیزمیە هیچ جیاوازیکی نییە پەیامێکی شۆڤێنی کە ڕۆمانەکان وا پیشانەدەن کە تەنیا سپی پێست تەنیا ڕۆژاوایی شایستە ژیانە ئەو خاکانەی تر کە داگیر کراون وا وێنەی ئەکا بۆ خوێنەری ڕۆژئاوایی بۆی شەرعێت بدا بەدەسەڵاتەکە کە زەوی چۆڵن ئەگەر زەوی چۆڵیش نەبن کۆمەڵێک کەسی دواکەوتوی هەژاری تیاژی ئەپارڕێنەوە کە کۆلۆنیالیزم بێ بەهرەمەندیان بکە لە پێشکەوتنی ڕۆژئاوایی ئەمە وای کرد کە زەمیرێکی یاخود وجدانێکی چکە وتوان پێشتر ئەمە بوو بە زمان حاڵ و بوو بە بەشێک لە چینی بۆرژواش چینێکی فراوانە و ئەو چینەش وردە بواری ئابووریان باش بوو ئەیانتوانی ڕۆمان بکڕن و دواتریش ئافرەت بوو بە چینی ئافرەت لە ماڵەوە خوێنواری
بوو بە خوێنەوار و لە ماڵەوە بوونە خوێنەری ڕۆمان دواتریش بوونە نووسەری ڕۆمان کەواتە بەشێکی زۆری کۆمەلگای ئەوروپی بوونە خوێنەری ڕۆمان بۆیە کۆلۆنیالیزمی ئەوروپی دیسانە و برەویدایە بە ڕۆمان خۆستەوە کردیە چەکی کاریگەری خۆی بۆ چەسپاندنی باڵادەستی پاشتریش پاش قۆناغی پۆستکۆلۆنیالیزمی نەتەوە بنتەستەکان جارێکی تر ئەوەی ئێستا ئێمە ناوی ئەنین ئەسەر دووربەردیلیان ئەسەر دڵمڵات دژە گێڕانەوە یاخود گێڕانەوەی جێگرەوە چۆن ئەوان ئەو چەکیان بەکارهێنا بۆ باڵادەستی خۆیان ئەمان ئێستا هەمان بەکاردێنەوە چەکی ڕۆمان لە ڕێگەی ڕۆمانەوە ئەیانەوە شوناس و کللتور و بوونی خۆیان بسەلمێنەوە وە پەردە هەڵماڵن لەسەر دزێوی و ڕووە دڕندانەکەی کۆلۆنیالیزمی ڕۆژاوایی من جوانە لەوەیە ئەمەوەیە ئاماژە بەوە بکەم ئەکری ئەم قسانە کورت بکەینەوە لەوەی کە کۆمەڵێک ڕەهەندی هەبووە سەرهەڵدان و تەتەوری خۆت بڵێن گەشە سەندرین ڕۆمان یەکێک لەوانە ڕەهەندی وەزیفی یعنی شعر وەکو پێویست نەیتوانیوە ئەو وەزیفەیە ببینێ یان هەر پێکهاتەی شعر بۆ ئەوە نەشیاوە کە وەزیفەیەک ئەدا بکە کە ڕۆمان ئەدای کردو لەو کاتەیە کە وەزیفە کۆمەڵایەتی وەزیفە شۆڕژگێڕیە بووە چونکە ئێمە ئەزانین ئەوە پەیوەندی بە ژیانی کۆمەڵایەتی و ڕۆژگاری خەڵکەوە هەیە شعر هەتا لە ژیانی واقعی نزیک بێتەوە شعریەت لە دەست ئەدا ئەوە شتێکی چەسپاوە بۆ ئێمە بینین لە سەردەمێکە کە شعر ئەبێتە ئامرازی دەستی شۆڕژگێڕەکان کە پێوترێ شعری بەرەنگاری جۆرێک لە شعربوونی سادە ئەبینین تایە ئەو شعرە قوڵە نییە کە پێشتر هەبوو ئەو شعرەژ نییە کە دواتریەت لە دوای مۆدێرنەوە چونکە لە سەردەمی بەرەنگاریە شۆڕژگێڕەکان پێویستیان بەوە بۆ بە زمانێکی زۆر سادە لەگەڵ خەڵک قسە بکەن زمانی هاندان و زمانی تێکۆشان بێ ئەوە وای کردووە لە ژیانی واقعی زۆر نزیک ببنەوە ڕەهەندە ئەدەبیەکە لە دەست با شعر اینجا ڕۆمان لەبەر ئەوەی ترسی لە دەستدانی ئەو ڕەهەندە جەمالیەی نەبووە بۆیە ئاسانتر توانی یودێتی ببێتە ئامرازی دەستی شۆڕژگێڕەکان ینی بەشێکی ئەگەرێمە بیشی بەستینەوە بە تاریخی یاخو مێژووی ئەدەبی کوردیەوە بینین لای ئێمە شەروا بووە شعر لە سەردەمانێکە زۆر برەوی هەبووە دواتر لە سەردەمی بەرەنگاربوونەوەیە شعر وەکو هەموو شعری جیهان بۆتە ئەو شعرە سادە حەماسیە هاندانەی کە هەبووە دواتر ئەبینین ئەنجا وردەوردە ڕۆمان و چیرۆکی کوردی لەدایک بووە دوای پێگەیشتنی عەقڵی کۆمەلگاکان و احتیمال هەیە یەکێک لە ڕەهەندەکانەوەی کە جەنابەت باسی کرد بتوانین لەوەیە بەرجەستەی بکەین کە ڕۆمان بۆتە ئامرازێک بەدەستی ئیمپریالیزم و سەرمایەداری جیهانەوە خۆی حملە ئیمپریالیەت بۆچی دەستی پێکرد لە کاتێکا کە ڕۆژئاوا هەستی کرد وڵاتەکانی ئەوان وڵاتی ساردن کۆمەڵێک کانزا و بەروبوومی سروشتی هەیە لە لای ئەوان ناکرێ وجودی هەبێ بۆیە پەلیان هاویش بۆ باکووری ئەفریقیا و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم وڵاتانە ئەمە وای کرد هەم مادەی خامیان دەست بکەوێ هەم ئەو بەروبوومەشی کە لە کۆمەلگاکانیانە و لە مەسانعەکانیان بەرهەمی ئەهێنن جارێکتر ساغی بکەنەوە جا ڕۆمان توانی ئەو ڕۆڵە ببینێ ینی ناکرێ بڵێن سەرمایەداری هۆکاری ڕاستە و خۆی سەرهەڵدانی ڕۆمان بووە بەڵام توانیوێتی ڕۆمان بقۆزێتەوە بەکاری بهێنە لە پێناوی ئەو مەبەستەی کە خۆی هەیەی ئەوە وەکو بڵێن سەرەتاکانی سەرهەڵدانی ڕۆمان و مێژوەکەی بەڵام ئەگەر ئێمە ئەستا سەیری ڕۆمان بکەین کاگتوەر هەر لە ڕۆمانی کوردی شابینین مێژووی ڕۆمانی کوردیش لەگەڵ مێژووی ڕۆمانی جیهانیە ئەگەرچی دواتر لای ئێمە سەری هەڵاوە بەڵام بە هەمان قۆناغا ڕۆیشتووە قۆناغی سەرەتای ڕۆمانی کلاسیکی ئەوەی کە لە ڕووی تەکنیک و لە ڕووی گێڕانەوە و لە ڕووی ڕەگەزەکانی شێوە ڕۆمانێکی سەرەتایی بووە و دواتر ئەو ڕۆمانە وردە گەشەی کردووە ئەمە باز لەسەر ئەوە بکەین بەڵام دوای ئەوەی کە پشوویەکی کورد وەرەگرین درێژە ئەین بە ئەم باسە بەڕێزان دوای وەرگرتنی پشوویەکی کورد ئەگەڕێنەوە بۆ درێژەدان بە ئەم باس و خواسە. هەڵێ بەڕێزان دووبارە سڵاو خۆشحاڵین کەوە لەم ئەڵقەیە قسە و باس و خواسەکانمان لەبارەی ڕۆمان و تیۆری ڕۆمانەوە درێژە پێبین کاکتۆر وتم پێشناو بڕەکە باز لە مێژووی ڕۆمانی کوردی و بە هەمان قۆناغەکانی مێژووی ڕۆمانی جیهانیە ڕۆیشتووە و تێپەڕیوە سەرەتا ڕۆمانێکی سادەی کلاسیکی ئەوەی کە هەبووە دوایی وردە لە قۆناغەکانی دواییە بینین
ئێمەش ڕۆمانی سەردەمی شۆڕژگێڕی یاخود بڵین سەردەمی ریالیزم یەتە ئاراوەنجا چی وەرگێڕان بێ بۆ زمانی کوردی چی دانان بێ و لە قۆناغی دواتریشا و لە ئێستا شابینین کەوا ڕۆمانی مۆدێرنمان هەیە ئێمە لە ڕۆمانەکانی زۆرێک لە ڕۆمان نووسە کوردە ناودارەکان کە ئێستا هەن ئەنووسن هەمان تەکنیکە جیهانیەکان لە ڕووی تەکنیکی ڕۆمان نووسینەوە و لە ڕووی ئینعیکاز یاخود ڕنگدانەوەی کولتوری کۆمەلگای خۆمان لەناو ئەو ڕۆمانەوە لە ڕووی بابەتی و لە ڕووی سیمیۆتیکیەوە. اینجا من پێم خۆشە تیشکێک بخەینە سەر ئەوە ڕۆمان ئێستا چی گۆڕیوە لەو تەکنیک و لەو ڕەگەزانەی کە لە ڕۆمانی کلاسیکی و کۆنا هەبووە ئێستا گۆڕانکاری تیا کردو بەرەو پێشی بردووە بۆ ئەوەی ڕنگدانەوە یاخود بتوانێت ئیستیجابەیەکی باشی هەبێ بۆ ئەم سەردەمە کە پێویستیەکانی مرۆڤایەتی گۆڕاون. وەکو جەنابە داماژەت بۆ کرد قۆناغەکە بە ینی قۆناغەکانی ڕۆمان لە ئەدەبی کوردیە و کۆر ئەدەبێکی تر بە سادەیی دەست پێ دەکا بەڵام ئەوەی جێی سەرنجە پاش سەردەمی ئەولەمە بچووکبوونەوەی دنیا ئەو هەنگاوە هێواشە نەما ئەبینین بازدانێکی گەورە ڕوەدات لە ڕۆمانێکی یاخود لە ئەدەبێکی کلاسیکیەوە خۆمانە بینینەوە لە ناو ئەدەبێکی یاخود ڕۆمانێکی مۆدێرنەیە و پاشانیش ئێستا خۆمانە بینەوە لە ناو ڕۆمانێکی پۆستمۆدێرنەیە و لەگەڵیا هەموو گۆڕانکاریەکان هەست پێ دەکەیت تەنانەت ئێستا ئەو ڕۆمانە کوردیانش یعنی نەکرد ڕۆمانە جیهانەکان کە دەیەوێت بابەتێکی ژیاوی واقعی بکاتە کەرەستەی ڕۆمانەکەی بەرگێکی فەنتازیایی بە کوردی نازانم فەنتازیایەکە ئێستا چی پێ بڵێن فەنتازیایی یاخود نامۆبووی یاخود نامووی هەرچۆنە بێ لە عەرەبیەکە پێڵێن غەرائیبی عەجائیبی فەنتازیای ئەکرێتە بەر بە ئەو ڕاستە و خۆیە سادە و کاڵ و کورچە پێشکەش ناکرێت کەواتە هەر لە بابەتی پێکاتە و بنیاتی زەمانەوە شوێنەوە جۆری کاراکتەرەکانەوە و ڕۆڵی کاراکتەرەکانەوە کە کاراکتەرێکی سەرەکیە ئێستا کاراکتەری سەرەکی تقریبان بە شێوەیەکی گشتی خەریکە نامێنێت و کاراکتەری هاوبەش و گشتی لە ناو ڕۆمانەکانە ڕۆڵ ئەبینێت وەکایە کۆمەڵایەتیەکان بە شێوازێکی ڕاستە و خۆی هەڵکێشراو بە فەنتازیاوە پێشکەشەکرێتەوە و جارێکی تر مێژوویەکی کۆن بە زیندوی هێنرێتەوە ناو واقعە ژیاوەکان ئەو بەشێکە لەو گۆڕانکاریە گەورانە و ئەو ڕووداوە گەورانەی کە ڕوو ئەدەن هەندێک جار ڕووداوی لە ڕاستیان ناخۆش و خراپن بەڵام دواتر لە ڕووی کولتوریەوە بە باشە ئەشکێتەوە بۆ ئەدەبی گەلان بە تایبەتی ئەدەبی گەلە بندەستەکان یاخود ئەو گەلانەی کە پێشتر لە ڕووی کولتوری و لە ڕووی ئەدەبی و هەژار بوون تا ڕادەیەکی زۆر بە بەراورد بە نەتەوە باڵا دەستەکان کە بە درێژایی سەدان ساڵ یاخود لەوانەیە هەزار ساڵیش خاوەنی دەوڵەت بووبن خاوەنی شارستانی بووبن و نووسینان هەبوو بێت ئێمە وەکو ڕۆشنبیری کوردی و کولتوری کوردی خۆمان نەزانین مێژووی نووسینمان کورتە لەبەرەوەی قەوارە بووین لەو کاتەوەی کە میرنشینمان دروست بۆ میرنشینەکانیش خەم لەبەری ڕۆشنبیری بوون ئەو کاتە ئیتر کایە ڕۆشنبیریەکە پێشکەوتووە درەوشاوەتەوە کەسانی گەورەمان تیاڵ کەوتووە ئیتر لەوە بەدواوە تا قۆناغێکی زۆر درەنگیش بە زمانی کوردی نەنووسراوەتر لەو میرنشانانەوە لە میرنشینی بابانەوە و پێشتریش لە لای ئەردەڵانەکان و ئەوانە هەوڵ دراوەکە بەتایەتی بابانەکان کە خەمیان لەبەر بووە حەزیان کردووە کە زمانی کوردی گەشە پێ بدرێ و لەبەرەوەی سەفەریان کردووە دنیای دەروایان لەو کاتەیە بینیوە و شۆڕشی فەڕەنسی لەو کاتەیە کە سەری هەڵداوە دەنگەکەی گەشتوتە ئێرە کە شۆڕشی نەتەوەییە و گرنگیدانە بە زمان و بە کولتوری نەتەوە ئەمەی ئەمانیش لای ئەمانی ڕەنگی داوەتەوە دۆکۆمنتمان هەیە ئێستا کە چۆن یەکێ لە میرە گەورەکانی بابان عەبدوڕەحمان پاشایان هەچکامی کامیانە کە بە نووسینی خۆی نووسیوێتی باسی کوردستانی کردو و وشەی کوردستانی لەو کاتەیە بەکارهێنانەوە لە مووسڵەوە بۆ سنەی بەکارهێناوە یعنی هەتا لە ڕووی جوگرافیشەوە ئەوە ئێستا گرنگیەکی خۆی هەیە وەکو بابەتی سنووری بۆی ئێمە تەمەنەکەی کورتە ئەدەبەکەمان کە دوایی کۆچ ڕۆئەدات
گەنجانمان و ڕۆشنبیرانمان کە ناچار ئەبن ئەچنە دەرەوە سوودێکی زۆر لەو دنیا بینین و فێربوونی زمان و ئاگاداربوون لە ئەدەبی ئەوەی دیکە وەرەگرن ئەوەیە کە پێت ئەڵێم لەگەڵ ئەولەمەیە و لەگەڵ ئەو کۆچانەیە کە ڕووی داوە ئیتر قۆناغەکان کورتەکرێتەوە ئەو قۆناغ بڕینە ئاساییە نامێنێت جیلێک بە کلاسیکیە نووسێت ئەو جیلە تەواو ئەبێ و ئینجا وەکو ئەدەبی کۆنی عەرەبی مەدرسەی ئیحیا تەواو بوو بە کامل ئینجا مەدرسەی ڕۆمانتیکی سەری هەڵدایە و پێشکەوت ئێستا سنوور بە زێنی و قۆناغ بڕین بە شێوەیەکی خێرا هەیە بەهۆی ئەولەمەوە بەهۆی تەکنۆلۆژیا و بەهۆی هۆکارەکانی پەیوەندیەوە ئەو شۆڕشە گەورەی کە لە بواری تەکنۆلۆژیا ڕوویداوە وای کرد ئەدەبی کوردیش قۆناغێکی گەورە لە ماوەیەکی زۆر کورتا ببڕێت و ئێستا ئەتوانین بڵین ڕۆمانمان هەیە ئەگاتە ئاستی ڕۆمانە جیهانیەکان ڕۆمانمان هەیە کە ئەگاتە ئاستی ڕۆمانە جیهانیەکان لە ئاستی دەربڕینی زمانەوانیە لە ئاستی شێوازی نووسینە لە ئاستی وەگەرخستنی سیمبڵ و یاخود ڕەمز و بەهاکانە دووبارە داڕێژانەوەی مێژوو و بەرگونێ لە بەرکردنی و بۆ دروستکردنی شوناس لە لای نەوەی نوێ و لە لای کۆمەڵگای کوردی و هەروەها بازدان بە گەڕانەوەیەکی زۆر بۆ ڕابردوویەکی زۆر کۆن و قوڵ یاخود بازدان بۆ داهاتوو وەرگەرخستنی داهاتوو وەکردنی بە بەشێک بە واقعی ژیاو ڕاستە ئەوە بێگومان یعنی ئەگەر ئێمە لەوانەیە لەم بەرنامەیان نتوانین بچینە ناو وردەکاری تایبەتی ڕۆمان نووسەکانیان ڕۆمانێکی دیاریکرا بەڵام بەگشتی ئەگەر ئێمە هەر قسەی لەسەر بکەین ئەبینین لە ڕووی ڕەگەزەکانی گێڕانەوە لە ناو ڕۆمانە دیسانەوە لە ڕۆمانی کوردیە هەمان ئەو گۆڕانکاریە جیهانیە کە لە ڕەگەزەکانە بووە لە ڕۆمانی کوردیشە هەیە مەسەلەن گێڕەرەوە گێڕاوە یاخود بۆ گێڕاوە کە ئەمانەوەکو سێ ڕەگەزی سەرەکی گێڕانەوە دیاریەکرێن نەبینین ئەو گێڕەرەوەی کە جاران گێڕەرەوەی ڕۆمان بوو ئێستا هەمان ئەوە نییە ینی دەنگی جیاواز گێڕەرەوەی جیاواز یاخود جاری وا هەیە ئەبینین لە یەک ڕۆمانە یەک حەدەسمان هەیە یەک ڕووداومان هەیە بەڵام لەوانەیە 20 گێڕەرەوەمان هەبێ بۆ هەمان ڕووداو ئەو جۆرە تەکنیکە تەکنیکێکی تازەیە لە جیهانە ڕۆمان نووسەکان پیادەی ئەەکەین لە لای خۆشمان هەیە بۆ نمونە بەکارهێنانی کات و شوێن زۆر لە ناو ڕۆمانە بەو قاڵبە فەنتازی کە باست کرد ینی جۆرێک لە ڕوئیەی کولی لە لای ڕۆمان نووسەکە هەیە کە بتوانێ پەی بەرێ بە زەمەنی کولی ڕابردوو ئێستا و داهاتوو لە یەک ڕۆمانە تێکەڵ بکە نەک بەو شێوە کلاسیکی کە هەبوو ڕۆمان ینی چیرۆکەکە لە ڕابردووە چەند ڕوویاوە لە ئێستا چۆن و داهاتووی چەندێکە بە هەمان ئەو قاڵبە بهێنرێتە ناو ڕۆمانەوە بۆیە ئەو جۆرە گۆڕانکاریانەوە کۆی کە جەنابەت ئیشارەت پێ کرد زۆرە لە ناو ڕۆمانی کوردیە بەڵام ئەوەی کە من ئەمەوێ ئیشارەی پێبین ئەوەیە کە لە ڕووی کەرەستەی کولتوریشەوە کە ڕۆمان کەرەستەی کولتوری ئەکا بە بابەتی ڕۆمانەکەی دیسانەوە ئەوش گۆڕانکاری بەسەرا هاتووە مەسەلەن لە ڕابردووە لەوانەیە هەموو خەمی خەڵکی ئێمە پەیداکردنی نان بوو بێ لە قۆناغێکا لەوانەیە ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتی سیاسی بوو بێ بەڵام لە ئێستایە هەمان ئەو کێشە و گرفتانەی کە مرۆڤی هاوچەرخ و مۆدێرن لە دنیایە تووشی بووە لە ناو کۆمەلگای ئێمەشا هەیە ینی ڕۆمانی کوردی بەڕای تۆ تا چەندێک توانیوێتی ڕنگدەرەوەی ئەو کولتورە نوێیە بێ ڕنگدەرەوەی ئەو کێشە و گرفت و مەزەقە گەورەیە بێت کە ئینسانی مۆدێرن تێی کەوتو لە ناو کۆمەلگای کوردیە سروشتی ڕۆمان بۆ خۆی وایە سروشتێکی کراوەیە وەرئەگرێت و کاریگەریش دروستەکە یعنی کاریگەرە بێ و کاریگەریش دروست دەکات لەبەرەوەی ئەتوانێت لە یەک کاتا چەندین بابەتی جۆراوجۆر لە خۆی بگرێت یعنی ئەتوانێت بابەتەکە فکری بێت توێنێتەوە لە ناو گێڕانەوەکەیە ئیتر گێڕانەوە بە ئاستە جیاوازەکانی لە هەمان کاتا مێژوو لە خۆیەگرێ لە هەمان بابەتە کاتە بواری ئابووری بواری تەندروستی و کەرتی تەندروستی و خزمەت گوزاری بواری پەروەردە ئەو سروشتە نەرمەی هەیە کە ئەتوانێ چەندکایەکی جیاواز لە خۆی بگرێ و وەکو یەکەیەکی یەکگرتو وەکو یەکەیە کە یەک شتەکە پێوترێ ڕۆمان پێشکەشی بکاتەوە بۆیە مەقبولێتی زۆرە لە لای خوێنەر بۆ من زۆر لە یەکێ لە خوێنەرەکانی ڕۆمانەکەم نووسیوێتی
ئەو بابەتە مێژووی و فکری و سیاسیانەی کە بە خۆت بەسەر بەخۆ بخوێنیتەوە وشکە ناخۆشە بەس لە ناو ڕۆمانەکەیە بە ئاسانی وەرگیراوە بە ئاسانیستی بە ئەوە ناکەیتەوە بابەتێکی فکری و سیاسی و ئابووری شتووە خوێنیتەوە و هۆکارێکی تری هۆکارەکانی ئەو کاریگەربوون و نەرمی و کرانەوە و سوودبینین لە تەکنیکی جیاواز و گێڕەرەوەی جیاواز و لە هەمووی گرنگتریش ڕوانگەی جیاواز بریتێ لەوەی کە ئێمە ئەزانین لە سەرەتادا کە سینەما دەرکەوت هەمویان بە شێوەیەکی گشتی ڕۆمانەکان یان خۆ ڕۆمانە سەرکەوتەکانیان هێناویان کردە مادەی سینەماکە و سیناریویان بۆ دانا و دەرانەهێنا بۆکو کردارێکی با بڵێین پێکەوە بەستویی پێکەوە کە هەردووکیان کار لە کسەرێکترێکن ڕۆمانیش سوودی بینی لە تەکنیکی سینەما یعنی بەشێکی هەر ئەو مستەڵەحی فلاشباکەیەکێکە لە مستەڵەح سیاسەزارا و سینەمایەکان لەبەر ئەوە ئەو تێکەڵبوونێکی دوولایەنەیە ئەم دەبەخشە بە هەمان کاتیشا زۆر دەرگاکانی واڵایە بۆ کرانەوە بەرامبەر بە هەموو بوارەکانی تر چەند کاریگەری لەسەر بوارەکانی تر دروستەکە بە هەمان شێوە بەلایەوە ئاساییە و دەرگای واڵایە لەوانیش وەرەگرێت بەڵام وەکو کردارێکی تواندنەوەی هونەریانە دەیانتوێنێتەوە و لە چوارچەوەیەکیشدا و ڕۆمانی کوردیش وەکو هەر بزافێکی تر پەیوەستە بە ئاستی ڕۆشنبیری ئەو نەتەوە ئەو گەلەوە وەکو پێشتریش ئاماژەم بۆ کرد ئێمە ئەگەر بێت و لەو چوارچەوە داخراوە بماینایەتەوە ڕۆمانی کوردیش لەو چوارچەوە داخراوە ئەمایەوە بەڵام ئێستا بەهۆی ئەو جیهانبینی و کرانەوەی دەرگا و نەمانی سنوور هەم خەمەکانمان لە خەمێکی لۆکاڵیەوە بۆتە خەمێکی گلۆباڵی هەم خەمە گلۆباڵەکانیش بۆتە لۆکاڵی و بەشێکی ئێمە و ژیانی ئێمە و لەگەڵ تێکەڵ بووین و دەری ئەبڕینەوە بۆیە ئەگەر ئاوهاش نەبێت ڕۆمانی کوردی نەتوانێت خۆی دەرباز نەکات لەو چوارچەوە داخراوە ناوچەیە یاخود گلۆباڵیە ئەوە ناتوانێت بێتە ڕۆمانێکی جیهانی و ئەو گەرمەبەستیشی بێگەر بە مستەڵاحە کۆنە کلاسیکەکە بڵێن ئەگەر پەیامێکیشی هەبێت بیگەێنێ ناتوانێت پەیامەکە بگەێنێت چونکە من لە چاوچێوەی خۆمان خوێنینەوە بەڵام تۆ مەبەستەکەتەوەی سنوور بەزێن بیت و لە ئاستی نەتەوەکانی ترا ئەدەبی کوردیش وەکو ئەدەبێکی زیندوو هەبێت و کاریگەری دروست بکات و خوێنەری ئەوانیش بێن ڕۆمانی تۆ بخوێنەوە بیکەنە سەرچاوی نووسینیان بیکەنە بواری نووسینیان وەکو ئیزافەیەک پێشکەشی واب تەماشایکەن وەکو ئیزافەیەکە زیادەیەکە بۆ ئەدەبی جیهانی نەوەکو مشەخۆر بێت و تەنها دووبارەکردنەوە و دووبارەکاری بێکارەکەی لەسەر ئاستی خوێنەر تۆ بڕات بەوە هەیە کە ڕۆمانی کوردی توانی بێتی ئاراستەیەکی فکری خوێنەر بکات یان خوێنەری کوردی ئەوەی کە بەریەککەوتنت هەبێ لەگەڵیانە پێ دوایە خوێنەرێکە تەنیا بۆ ئیستیهلاک بۆ کات بەسەربردن ڕۆمان نەخوێنێتەوە یان پێی وایە کە ڕۆمان ئەکرێ بەشداری بکات لە پێکهاتنی فکری خوێنەرەکەیە پێ دوایە ئەو کاریگەری ئەمە دوو کێشەی گەورەمان هەیە یەکیان کێشەی کە بخوێنەوەیە بە شێوەیەکی گشتی لەبەر ئەوە قەیرانێکە ئەم وڵاتانی ڕۆژەڵاتی ناوەڕاستی بە شێوەیەکی گشتی گرتوێتەوە بە تایبەتی ئەم ناوچەی خۆمان بەهۆی شەڕ و شۆڕەوە بەهۆی پشتگوێخستنی بواری پەروەردەوە نەبوونی هۆڵی مۆدرێنی خوێندنەوە من لە چەند شوێنیکە قسە دووبارە ئەەکەمەوە لە جیاتیەوەی گەنجەکان و لاوەکانمان لە کۆلیژەکانە لە قوتابخانەکانە بچنە ساحە و پیاسە بکەن کتێبخانەیەکی پێشکەوتووی پڕ لە قاعەی هۆڵی جۆرا و جۆر هەبێت جارێکیش بەس بۆی بزانێت وەکو با بڵێن کونجوڵیەک وەکو فزوولێک سەردانی بکات دوایتر هۆگریە بێ ئالودەیە بێت فێری خوێندنەوە بێ و بە هەمان شێوەش لە گەڕەکەکانمانە تۆ دەزانی ئەو وڵاتانی کە پێشکەوتون چی کارێکی گەوریان کردووە پێشەوەی باسی شتی گەورە بکرێت لە گەڕەکەکانە کتێبخانیان داناوە و پاشتر کتێبخانی گەڕۆکیان داناوە و نووسری وا گەورە هەیە ئەڵێ من لە کە چوومەتە ئەو وڵاتە خوێندومە ئەوەی سوودم لە کتێبخانەی گەڕەکەکە وەرگرتووە لە کتێبخانە سەرکێکە وەرنەگرتووە ئێمە ئەوە بەشێکە ینی بۆی هەر نەڵێن خوێنەری کورتتەمەڵە کار نەکراوە ژینگەیەکی گونجاو دروست نەکراوە ئێستاش بڵێ زانکۆکانمان وەکو پێویست ناوەندەکانی خوێندنمان کە پێویستە هەبێت کتێبخانەی پێویستیتانە جاران لەوانەیە باشتر بێمە بۆ لە شارە یەک سلێمانیا شارێکی وەکە لێرە
ئەچوویتە کتێبخانەی گشتی سەرکرد خوێنەرێکی زۆری هەبوو سەرچاوی دایمەن پێشکەشەکرا ئێستا ئەگەر نووسەرەکان خۆیان سەرچاوی پێشکەش بۆ کتێبخانە نەکەن بودجەیەکی تایبەت نییە بۆ ئەوەی کتێبی نوێ و سەرچاوی نوێ پەیدا بکات ئەوە یەکێکە لە هۆکارەکان هۆکارەکەی تر هێشتا خوێنەری کورد نەچۆت ئەو ئاستەی بە شێوەیەکی گشتیانی کە ڕۆمان وەکو لە بواری وەکو جەنابەت باست کرد لە بواری چێژ لێبینین تێپەڕێنێت وەکو بوارێکی چێژ لێبینین و معریفیش تەماشای بکە کە ئەمە هەڵگری کۆمەڵێک دیدگا و ڕوانگەیە ئەوێ جارێکی تر تاک و کۆمەلگا داڕێژێتەوە ئیتر لەگەڵا گونجاوی لەگەڵا نەگونجاوی ئەوە شتێکی ترە گرنگەوەیە تۆ ڕوانگەیەکی مزادیش دروستکە هەر ئەبێ بخوێنیتەوە بۆ ئەوەی تۆ بەرامبەر ئەوەی کە دیکە بخوێنیتەوە بزانی چی پێەیە و تۆش لەو کایە دەرچیت کە تەنها بە ئەگەر دژی بۆ نمونە ئایدۆلۆجیا یاخود فکر یاخود دنیابینی تۆ بێ مقالێکی لەسەر بنووسیتی و هێرشێکی نازانستی بکەیتە بەر تۆش بە هەمان شێوە بوارەکە لە بەردەما کراوەتەوە ئەتوانی ڕوانگەی خۆت و دنیابینینی خۆت لە ڕۆمانێکی ترا بەرجەستە بکەیتەوە لە کایەکی ئەدەبی ترا بەرجەستە بکەیتەوە لەبەر ئەوەی هێشتا وەکو پێویست نەک خوێنەری کورد لەوانەیە بەشێکی زۆری خوێنەری ئەم ناوچەیە ڕۆمان وەکو بوارێکی معرفی تەماشا ناکات وەکو بوارێک کە کۆمەڵێک بواری معریفی جۆرا و جۆری لە خۆی گرتووە و دەیەوێت بە شێوەیەکی ئاسانتر و ڕوونتر و چێژبەخشندەتر ڕۆما خوێنەر بەهرەمەندکە لەو بوارە معریفیانە ئەبێت خوێنەری کورد بە چاوێکی کراوەترەوە تەماشای ڕۆمان بکات چونکە ڕۆمان بەس تەنها بریتی نییە لە بوارێک چێژ ببەخشێ بەڵکو زیاد لەوە بەشداری لە پێکێنانی فکری ئەو تاکە ئەوە نەک فکری بەشداری کاریگەری هەیە لە دروستکردنی ژیارەکانە لە دروستکردنی ژیارەکانە یعنی ئێستا یەکێک وەک ئیانوات ئشارەتی پێکە کە ڕۆمان چەند ڕۆڵی کاریگەری هەبووە لە دروستکردنی وجدانی ئەوروپیا لە دروستکردنی کەلتوری ئەوروپیا ئێستا تۆ باەک دوو نمونەی زۆر بەسیط بێنمەوە ئەگەر کاتما بێت ئەو پێشکەوتنی کۆمەلگای ئەوروپی بەشێکی زۆری بۆ ئەدەب و بۆ ڕۆمان ئەگەڕێتەوە پێشتر لە ئەدەبی کلاسیکیا و ژیانی کولتوریا ئێمە یاخود کۆشکی خانەدانەکانمان هەبووە یاخود کلێسامان هەبووە کلەسا کە پاپا و هەموو داهاتی دەوڵەت بۆ ئەو دوو چینە ڕۆشتەوە بۆ ئەو دوو دام و دەستگایە ڕۆشتەوە یاخود کۆشکەکان یاخود کلێسا ئەدەبێت یەکەم کاری ئەیکات لێکردنەوە دابڕینی داماڵینی بە دقیقی داماڵینی ئەو پیرۆزکردنەیە بۆ پادشا و بۆ پیاوانی کلێسا کەسایەتی یاخود کارکتەری ئاسایی دەکەنە پاڵەوان کاتە کەسایەتی سەرەکی هەبووە پاڵەوانە بووە پاڵەوانی ڕۆمانەکانیان تۆ ڕۆمانەکەی گۆگڵ بخوێنەرەوە ئەوەی پاڵتۆ کە دوایش لە ئەدەبی کوردی ئاکرێتە دراما و مامۆستا ئەحمەد سالار ڕۆلی سەرەکی تیابینێ بەناوی پاڵتۆکەمە سەرەکەی کارمەندێکی ئاساییە ڕۆلی سەرەکی دەبینێت چیرۆکی ترمان هەیە ئەمیرە دیکلیف بە هەمان شێوە سێرەکەی دوو گەنجن و ڕۆڵەکە ئەبینن ئەوەی کە باسمان کە سەرڤانتس پاڵەوانی ڕۆمانەکەی خود چیرۆکە گەنجەکەی چیرۆکە سەرەکە چیرۆکە درێژەکە ڕۆمانی خود چیرۆکی درێژ هیوایە لە ڕۆمانی هیوایە چیرۆکی درێژە سێرەکەی کەسایەتێکی ئاساییە لە ڕێگەی ئەو کەسایەتیەوە سیستمێکی سیاسی ئابووری کولتوری ئەوروپی کە سیستەمی سوارچاکیە گۆڕێ و گۆڕانکاری بەسەرا دەهێنێت لەبەر ئەوە لە ئەوروپادا بۆیە ئێستاش بەو هۆشیاری و ڕۆمان دەخوێنەوە تۆ چیتە ناو میترۆکانە چتە ناو هۆکارەکانی گشتی گواستنەوە سێرکە هەر کەسە ڕۆمانێکی پێ دەخوێنێتەوە ئەوە تەنیا بەس بۆ ئەوە نییە و بێ بەشداری بکە لە داڕشتنەوەی یاخود کاریگەری لەسەر کولتوری کۆمەلگا و ئەو نەوەیە کە ئەژین دەستە خۆش بکە دکتۆر ماوەی بەرنامەکە گەیشتۆتە کۆتایی ماندوم کردی هیوادارم بینەران و هەروەها ئەدەب دۆستان و معنیان یاخود بڵێن خوێنکارانیش سوودیان لە قسەکانی جەنابەت وەرگرت بێ دووبارە سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکە بۆ عەزە کێشانت زۆر سوپاس بەڕێزان لە کۆتایی ئەم بەرنامەشە پێمان خۆشە سوپاسی چێشخانەی ژیاری کولتوری بکەین کەوە ئەم دوو ئەڵقەی بەرنامەکە لێرە تۆمار کرا زۆر سوپاس بۆ ئەوان و زۆر سوپاس بۆ بەردەوامی ئێوە بە دیار بەرنامەکە و تا بەرنامەیەکی تر و ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ